سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بە پارتی دووەمی یاری هورایزن فۆربیدن وێست لە پارتی یەکەم تۆزێک هاتیە ناو جیهانی یاریەکەی تا ئازەشتەکان سەبر دەناسین فێر بووین کەوا جگەل لە زیرۆ دۆن کە ئەو کۆمپانیایە یاخود ئەو پرۆژەیە کە وای کردیا جیهانی ئاڵۆی بۆ شێوازە بنێتەوە کۆمپانیایەکی دیکەشەیە بۆ دۆزینەوەی ئەو کۆمپانیای دیکە لەگەڵ یەکێک لە کاراکتەرەکانی بەشی یەکەم کە گەڕایتەوە لامان بێکەوە بە دوای دەگەڕێن نزیشین لە دۆزینەوەی شوێنەکەی دیکە بەناوی ئەینشنت روون واتە شوێنە کاول بووەکەی ئەینشنت بە زۆرمانە بە شوێنی ئەوەی دێتن روون واتە کاول بوو ئەینشنت واتە دێرین دوای شوێنە دەگەڕێن پێم وابی ئەو دەرگایە دەبی بکەینەوە ئۆکەی دەرگایەکەمان کردەوە هێشتا هەر نازانم چۆن پاوەڕ وەردەگری لە ڕێگەی خۆر و پاوەڕ وەردەگرنیان نە پاوەڕیانی مەقسەدم کارە باوشتە Okay, so that looks like the way we came. So, دەبی بەسەر کەوین ئەوە ئەو ڕێگایەکمان کردەوە لە بۆ خۆمان چکە دەمەک بوو لێرە دەگەڕام لە پارتەکەی دیکە شوێنی جوامانە دۆزی ئێستا شوێنەکەمان کردیتەوە ساو دەی بێرە بەسەر کەوین ئەوەی خۆشە یاریەکەم پێت دەڵێ شوێنی بەسەر کەوتن شوێنی Okay, so ئەو ڕێگەیە نەما زۆرە دەبی ڕێگایچکە بدۆزمەوە ئۆکەی پێم وابی لێرە دەتوانین بەسەرکەوین یس لە هەندێک پارتی یاریەکە دەتوانین بەسەرکەوین هەندێک پارتیش ناتوانین بەسەرکەوین دەڵێ شوێنە هەزاران ساڵ کۆنە بۆیەش خەریکە هەموو شتەکان وێران دەبیتن لێرە هیچی لێ نییە بەس بەزدی گرافیکی یاریەکەی زۆر زۆر جوانە ئەو هۆڵەیە پێکەیم زان لێرە چی هەیە ئانزوو زین چییە The Zero Dawn terraforming system, the brainchild of Dr. Elizabeth Sobek, empowered by 9 subordinate functions, Gaia, the core of the system, is capable of advanced planetary engineering, an obvious advantage to our space colonization efforts. Operation Phase 1. Establish an asset within Project Zero Dawn. Status complete. Phase 2. The asset will secretly beamcast Gaia and her subordinate functions to this facility's data center. If all goes well, Zero Dawn staff will remain completely unaware of the transmission. Risks. Discovery of this operation could result in Zero Dawn withholding the already negotiated Apollo database. Special care must be taken not to alert Travis Tate, the expert hacker in charge of Hades Protocol. In addition, extreme caution must be exercised in regards to Dr. Sobek herself. As one of the world's preeminent technologists, she may have instituted unforeseen security measures. A complete assessment is attached. This concludes the executive summary. Okay, so ئەو پرۆژەی کە پرۆژەی دووەم کە تقریبان باکاپەکەی ئەوەی بەکارهینەیە زیرۆ دۆنی بەکارهینەیە بدرین هەیدیس بە بەردەوامی پرۆژەی زیرۆ دۆنی بەکارهینەیە دەیانەوێت جیهانی ئەو کەشتێک کە بۆ هەسارەی دەڕاتن هەمانە تەکنۆلۆژیا بکەن کە زیرۆ دۆن بەکاربێنێ چێش ئەو معلوماتی لەکەم بووە دکتۆر ئیلیزابێت چییە دایکی نافەرمی ئایلۆیە ئایلۆی لە دایک نەبووە لەلایەن مەشینەکان یاخود لەلایەن هۆشی زیرەکی ئەو کۆمپیوتەری زیرۆ دۆنی دروست کرێ یعنی تقریبا تاوانێت دکتۆر ئیلیزابێتی دووەمە ئایلۆی باکەبەکە پێی دەوترێت گایە تەمشە زۆر مانای دەدا گایە لە گارۆڤاریشی گایە تایتنەکە کەوا پەیوەندی بە خاچی زەویەوە هەیە پاراستنی خاچی زەوی و سەوزایی و دروستکردن و ئەو سیستەمی زەوی کە لەسەری دەژین گایە لێکوانە کۆمپیوتەرێکی هۆشی زیرەکەن کەوا دەکات سیستمی زەوی کە ئێستا ئاڵۆی ئەوانە لەسەرینە ئەو هەسارێ بە سەوزایی ببینێتەوە She's not the goddess, Laurel.
There isn't one. How can you be sure? دەڵێ ئەوانە ئەو خەڵکان چکە ئەو خەڵکەی ئاگان تەکنۆلۆژیان نمای تەکنۆلۆژی هەزاران ساڵە بوونی نمایە ئەو خەڵکەوا بیر دەکەنەوە کە گایە خوددایە بەڵام ئاڵۆی دەڵێ گایە خوددا نییە گایە سیستمێکی کۆمپیوتەریە کە کاتی خۆی هزاران ساڵ پێش ئێستا دروست کرایە سیستمێکی کۆمپیوتەرە بۆیش دەبێت بچین بیدۆزینەوە باکاپەکەی گایە بدۆزینەوە باکاپەکە چییە ئەو زانیارانەی کە لە نای کۆکرێت و تاواکو زیاتر لەسەر ئەو پرۆژانە بزانن و بزانن چی بەسەر دنیاەکەیان دێ و ئەو ڤایرۆسی کە بڵاو بیتەوە ئەو شتە ئەوە کە سوورەکە نەخۆشیە سوورەکە چۆن چارەسەری لە بۆ دەدۆزنەوە. Look at that. Aloy, over here. I found something you could use. What is this? ئەوە چەکەکە؟ Thanks, Varl. We should keep moving. After you. Okay, so there are blasting lunge bombs that affect large areas. These weapons fire frost bombs. Use them against enemies to build up the frost-bitten status. While the brittle state enemies are moving vulnerable to damage. Okay, ئەو چەکەکە دەتوانی خەسەری وەکو بڵاس یان سێچار دانا تیری بێگزای دەهاوێت. Okay, so ئەو دەرگای بکەینەوە بزانین لە باکاپەکە نزیک بینەوە یاخودنا ئەو باکاپە زۆر گرنگە و زانیاران هەڵدەگریتن کەوا پێویستمانە لە بۆ ئەوەی بزانین چ لە ناو دنیای ڕوودەدا ئەو ڤایرۆسە چۆن بڵاو بیتەوە ڤایرۆسە یان نەخۆشی هەرچیەکە وەرە هەموو ئینچەکی ئەو دنیای زۆر بە شازی دروست کرا واو هاوڕێنەوە ئەوکیە دەزانی ئەوە کێە مارەگەیە لە مارە گەورەکە هەیە لە ترۆگەرەکان هەیە ئەوە ئەوە Okay, here we go. Wow! Just look. لو دنيا جواني الله عافية Guerrilla Games. بس دي تيما استوديو زور ناوزن. أوش كواليتي هذه كاني بلاي ستيشن أورين. كتسان جرينجي بكواليتي ده. كشني أوانا عسانا تانية يكم زاد بيوست تسبكي. That big machine must have attacked as they tried to escape. They didn't stand a chance. يكم زاد بيوست سكانة تسبكي بزاني ويك سبوت أكيد لشندرة شويني زعفتني شوين لشوية. But here she did it. Wow. Okay, here we go. So, you said this backup is the last hope. Yeah. All those places I've been these last few months, there were supposed to be more backups. But 1,000 years ago, a guy named Ted Pharaoh purged them. Was he part of Par's Zenith too? No. Seika. It was worse. Now Aishi Zorzwana. Go to the data center. Philipsina, now data center, okay? ما بدي بهذا برون اوتي اوكي هلا بيك دەکەم چۆن ئەو گرابڵنگم بەکاردەینە سەبسەبە فێردەم پێم ماوی بەخۆمان لەو بەری ناچین
داتا سنتەرەکە دەبێت لەو بریبی دەبێت لێرە نەبێت یاس دەبێت لە سەرێ بێ غەڵەت چوون ئەو تێ دەبێت لێرە بێ تا ئێستا فۆتۆ مۆدی یاریەکەم تاقی نەکردیتەوە پرسیژن یس گریت نو زانین چی تێدایە نو فیس پوینت ئەوەش تەواوە فەیشەڵ نو بادی حرەکەی دەکە کیف خۆتانی حرەکەیەکی بەڵژێری بەس ئەمە دەمانەوێت نەو حرەکە بیتن تەنیا ئەوەش کامیرەکانە تەواوە برایتنس حەز دەکەم زۆر کیفم بە فۆتۆ مۆدی دێ بۆیش پێتان نیشان دەدەم سو هایدی و ئای باوێنەیەکی لەو شێوازە بگرین کامیرەکەی کەمەوە چل ملیمەترەکەیە ئەگەر سوپەر کلۆسی بکەین بزانین واو چ وردەکاریەکی هەیە ئاڵۆی Machines tore right through them. Imagine going up to the stars for these guys couldn't catch a break. Machines controlling ahead. We can tag them in the focus to keep track of them. Okay, یەک دانەیان دووە Okay, now how to get out of here. What's in here? لە ناو دنیای یاریە ئۆپن وۆڵدەکان ڕقم زۆر لە کۆکردنەوەی شتومەشی بتەوە هەدە بیشتی خەرکەوە بەردەوام کاکتەرەکەی خۆت بە قۆترکەی ئەشیا کۆکەوە خۆشە بەس لە هەمان کاتی تیز عاجشە There's a ladder in the back. کەی دەیبچینە سەرێ So tell me something. Sona was really okay with you not going back to the Sacred Lands? As the Nora war chief, she understood why I was obligated to follow you. But as my سۆنا mother, نازام چییە دەڵێ سۆنا ڕازێکە ئەتوو ناگەڕێەوە Is she ever ئەوەکەی خۆت pleased? I don't think I've seen her smile. دەڵێ ئەو هەرگیز نەمبینیوە پێ بکەنی زۆر تونندە کەسەکی
Okay, here we go. واو چەند جوانە خوایە. وەو ئەوستەکە مارەکە ێزانی وەو سێدانەنا سێدانەنا دەکوبیان کوژین. There's no way to slip past them. They're too tough to fight head on. We could find a settlement. Convince some hunters to help us. That would take weeks, and we don't have that kind of time. Okay, دەڵێ ناتوانین ڕوبەڕوویان ببینی یەکسەر کە زۆرن و دەی بچینە ئەو بەریش دەڵێ با بچین هەندێک خەڵکیەک بکەین دەڵێت کاتی ئەومان نییە دەڵێت دەبی بەدزی بڕۆین. Okay, here we go. And there she goes. طبعا بە قسەی کەس ناکە ئێڵۆی. Make it to that tower. I should be able to find a way across to the shuttle. Maybe I should stick to my spear for now. Okay. دەبێت بە سەبری بڕۆم بەس خۆم توش کرد. ئەو ڤایرۆسەکە هاتێرە شاوڕێ. Okay. دەی بچینە سەر ئێرانە بەس کۆ بچینە سەر ئێرکوانە ئەو پرسیارەکەیە. There. That ladder can get me. Wow. هەشتا دەی بەرزمەوە. Okay, there's a rail up there. I think I can reach it if I launch myself off that grapple point. No! Shit, بەرزمەوە. ئەو قاندرمەکە چی وچ؟ Okay, دەرێ خۆت بەرزکەوە. Jump and tap X to. Didn't make it. Gotta try again. Aha, دەڵێ jump, tap X to the grapple point, then tap OK. Got it. Okay, دەبی دووجار X داگری ئەوجە خڕی داگری تاکو بەسەرکەوێن. Aha. Okay, here we go. ئەوەش پەیژەیەکی دیکەی دەیە یاخود ستێرەچکە قاندرمەیەکی دیکە. Well, that sounds good. بەس بەر نەبتەوە هیچم ناوێت. بسمعوا بري انا هاتي ما بعرف ماشي نرجع. Okay, so they buzzed in. So all along there were 3 giant machines killing Oseram and leaving acid everywhere. Great.
easy. That was close. One rickety tower down. On to the next. Okay. I won't be able to make that jump. There is a cable here. Maybe I can ride it to the other side. Okay, well, let's know, buddy. Well, nowhere to go but up. This place is really Looks like there are massive clamps holding the shuttle in place. Okay. But there's a control console nearby. دربي ما If I can بيكون release the clamps, the shuttle should fall. كنترول كونسول يعني دەبی جیهازەشی لێبی دوگمەک دابگرم تاوەکو شتێکی بکاتم چکە ناتوانین بەناو جێیەکەی دابڕێن لەبەر مارە گەورەکان More machines in my way. جوانە تو سکان دەکات سکان اوكي ئەوەشمان لە ناو برد چێمایە کاوەرە بێت دەرەبێت زەحمەت Okay. Got this place to myself now. ئێستا جێەکەی خۆمانە یەکەم شتمان لوتکردنی ئەو ئەشیانەیە یەک دانێک کە ژێرە مایە و Control console might be in there. اوكي دێن کۆنسوڵەکە لێرە ئەوتێ کۆنسوڵەکە لێرە یاوڕێن Time to crush those machines down below. اوكي ئێستا کاتیەوەی چیان وە بکەین یا شتێک بە سەواندا بەربتەوە یانیش ئەمارەکان لێ دوورخێنن نازان دەوێت چ بکە شتەکان بەسەریاندا بەردێتەوە ئەو تووڕەترم کردن پێم وادی وای بابە چەند گەورەیە و کەشتیە دەبێت دوو کێبڵی بپسێنی ئایلۆی The shuttle's caught up in those cables. I'm gonna have to climb the tower to find a way to disconnect them. Okay. Now how to get up the tower. Scanning with my focus could help here. سەدی بەسەر کەوین تا کێبڵەکان بپسێنین کەشتێکە بەسەریان دەبەرتەوە بەسکو بەسەر کەوین نازانم لە دوورەوە سیر بکەین دەبێت لەولایانە نەتوانین Okay, there we go. No.
If I pull that beam down, it might drop the access lift. Okay. 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 Gotta climb closer to the shield to attach the cables. Okay, here we go. بسركتين. No. Shit. غلط کردن لە بیاری زۆر دەچین تۆ پاش. وڵای ئەها پاسمدا باشە ئەها بازمدا نەک پاسمدا لە فیفای. There we go. Okay, that creaking doesn't sound good. I'm gonna have to detach those cables quick. Okay, here we go. This should be the right spot. Okay, کێبڵەکان دەبی لێرە بی. There. Our connectors holding the cables together. It should break if I shoot it. ڕاستە. خەریک بوو بە غەرەتی پاس دەم. One down. I just need to climb higher and detach the second set of cables. Okay, دەی بەسەر ئێرەکەم. Scaling an ancient rickety tower with killer machines waiting down below. Okay, right. okay. No turning back now. یەکم کێبڵەکمان لێ کردەوە یەک کێبڵمایە. چی یعنی ئەوە بڕۆم؟ خوا ناتی. خۆمە هاتیمە برا. کاتی بەسەرکەوین عەزیزی من. زاني غلط هاتم شيت بدا يبتني او سري يعني هو باش تجي ديكيا تا هاتینا تا هاتیما ئەوە هەمان شوێنە بەس دووبارە کرایتۆ لێ لێم تێکچوو. وات ئۆکەی کێبڵەکەی تێشمان لێ کردەوە. هەرسێکمان کوشت. ئاڵۆی وەزت خراپە. Yes, shit. Whoa, زوان بو حركة. No. Oh. دلش زوانه. بس قجي لهرا مش تجي زوان ترى. واو يخلق معايا. Finishing this the hard way.
Okay, here we go. I need to take this thing down. Okay, where's that weak spot? یەکەم شەڕمان لەگەر مارەکەی. Try spinning at me now! There! Canisters are exposed now. I should aim for them. مني بس مني هو ماري كبرى طبعا زرت الربوة وريان Damn it, we broke free! I gotta take this thing down fast. Trap maybe, frost ammo. Where my focus might find something I can use around here. Let's see what this can do. أو تسمكرت أو تسكت بقى زاني واو It's dead. Finally. اوكي سكيل بوينت ما وقرتيا دەتوانین لەو شتانە سەرفیکەین ماشین ماستر increase the efficiency of overriding machines and durability damage dealt دەتوانین لەو شتانە سەرفیکەین warrior melee combatە trapperمان ناوێت دەتوانین تەڵی دابنێەوە warrior melee یعنی دەست و خۆشتانە شەڕی دەستی trapper ئەومان ناوێت hunter increase ranged combat effects improve weapon stamina survivor ئەوە healthە ئەوە نەدیتنە مشین ماستەرە ئۆکێ ئەمە حەزم لێ لە هەنتەری سەر بکەم یەکەم جار ئۆکەی ئەوە زۆرشتمان باشتر دەکە یەک پوینتمان هەبوو ئۆکێ یەک پوینتمان هەیە ئینڤنتۆری ئەوەش ئەو شتانێک کە کۆمان کردیتەوە ئۆکێ توول ئەوەش ئەو شتانێک کۆمان کردیتەوە ریسۆرسە ریسۆرسی گەمەی ئۆپن وۆڵدی گەرە زۆرە بەلامانە گرنگ نییە چیە ئەو شتانە هەموو کۆ کردەوە سپێشەڵ ئایتمیش ئەوەش پوڵ کاستەرەکەیە نۆتبووکشمان هەیە ئەو دژمنانی کە دەیبینین لە نۆتبووکی دەبینێتەوە ئۆکێ مارە سپێ دەوترێ سلیدر فانک پێ دەوترێت سلیدر فانک ئەو جۆرە مارە کوبڕایە دارە پوینت ئەو زانیاریانەیە کە کۆی دەکەینەوە Okay, here we go. Data center should be straight ahead. I guess Farrell's gonna have to find another way there. دەمێ ڕسمەکی لەگەر بگرم کوشتتم یەکەم بۆس فایتمان کوشت پێنگ لێرە جوانترە اوكي داتا سنتەرەکە دەبی لێرەبی ئەو چەکە بووکە یارمەتی داین بەجددی ئەو یاری دەتمە هەر شوێنێکی حەز دەکەم سکرینشۆتێکی بکەم کە لە جوانە گەلێک بەجددی یاریی جوانە Fix the system, heal the blight, restore Elizabeth's dream. But is it still there? Okay. ئەو هاتی ناو داتا سنتەرەکەی چین سێڤەرەکەی بینەوە گایای بدۆزینەوە گایە نەو ژیر ڕێگا هەیە ئەوەندە حەزە شەڕێ
هاوشەی بەشی یەکەم کە عینێکە بیدایەتەکەی ئاڵۆیکە منداڵە دەچێت ناو شوێنەشی لە بابەتەی سەرڤەری کۆنی مرۆڤایەتیە. What is this? Okay. پێم وابێت بێت لێرە بی. تا لێرەیە. Reach for the stars. Reach for the stars. يعني بقى بقى استيركان. يعني تا reach for the stars. It's here. اوكي داتاکەمان دۆزیەوە باکەپی گایەمان دۆزیەوە بزانین کێشەکە چیە و چۆن عیلاجیکەین. اوكي ڤێرژنی گایای 6.9 initializing اوكي ئەوە گایە عینە ئەوەی گاد و ڤار شتیان دووبارە کردەوە زر بە جیۆنانی کۆنوانەیە. ئەلیزابێت چتەکە لێرە. Now, what's this we got here? A Farzan's conspiracy to steal a copy of Gaia and her subordinate functions? Naughty, naughty. You want me to handle this, Liz? Blasphemers, brood of vipers, with a mighty hand I smite and pour troubles upon you. تێناگەم مەسەلە چییە؟ What the hell? Thou shalt not steal a super advanced terraforming system. This ain't no copy of Gaia you stole, you losers. دەرێ کۆپی گایە نییە سێڤەری گایە نییە. Logic bombs. So good luck repairing your data. And next time you start thinking you can outsmart a Tate, remember my salute. پێڕابواردین پێڕابواردین داتایەکە لێرە نییە ئەو دزیتی بەس نازان کەتە چێندەر سەودەی بچین بیدۆزینەوە پێم مابێت چڕۆ هەموو یاریەکەش لەسەر ئەوەیە کە چۆن دەدۆزرێتەوە. Aloy? تازە دێکاکەم خێر بێ Goddess. گارسی چ ئەوە دەزانین خودەیە. That's not Gaia. It's not what I'm looking for. It's nothing but a fake. دەڵێەوە فەیکە دروستیان کردەوە کۆپیەکە کۆپیەکی خراپی شەوزە فەیکە. سەو چارەسەری ئەو کۆمپیوتەرەکە و نوع سیستەمی دروست کردی تاوەکو مرۆڤایەتی وە بزان ئێرە گایەیە چارەسەری نەخۆشیەکەی نازانین چییە. I got it. Varl. I'm sorry. You have a sharp bite sometimes, you know? But it was pretty amazing to see you fly off that tower and blow up the entire basin. The thing is, there's going to be more of that. Okay, دەڵێ شتی زیاترمان مایە شەڕی زیاترمان مایە. But I have to keep searching. بەڵام من هیچ سەرداوێکم نەماوە بەڵام هەر دەبی هەموو شتێک تاقیکەم و تاوەکو بتوانم تاوەکو چارەسەرەکە بدۆزینەوە بزانین چۆن ئەو نەخۆشیە چارەسەر بکەین. بەڵام بە تەنیا بم باشترە نامەوێت ئەتوم لەگەڵ بیدوایەت و ئەزێت پێشێ. In Meridian, you said there was a man who helped you. Silence. You said you used to talk to him a lot about things you discovered from the old world, things no one else understands. And he gave you the lance you used to defeat Hades. He's gone, Varl. I haven't heard from him since the battle against Hades. Sure, but Spy Master Murad back in Meridian, he's good at finding people, isn't he? Varl, Okay, دەڵێت پێشتر لەگەڵ پیاوەکی کار دەکرد هەموو شتێکی دەزانێت دەربارەی جیهانی کۆن. دەڵێ ئایلۆش دەرێ ئەو پیاوە ئێستا ون بووە گەمێژدەم دیکە. دەڵێ دەدەمە لای ماستەرەکەی خۆمان تاوەکو پیاوە بدۆزینەوە تاکۆ پیاوەش دۆزیەوە تاوەکو بزانی چ بکەین. وەو لێخوڕینیشمان هەیە. The point of the lunch.
لانس نەک لانچ بگورم ئەڕۆ تۆزێک زۆستیانە خێ چاوم ڕۆژکە پێشکەی دەکەم درێ و گەڕایەوە Bless us. The savior of Meridian has returned. پێی دەڵێن سەیڤیە ڕزگارکەر You earned this welcome. You saved them. تۆ ئەوانت هەموو ڕزگار کردیان Not yet. هێشتا ماوە In the name of the Sun King of Vard, a royal welcome for the champion. Make way. دەڵێ بە خێراتنەکی گەورەی پاڵەوانەکەمان دەکەین Murad, Aloy has an urgent matter to discuss. Bashane. That makes two of us. I've sent forth hunters for weeks. چوار The sun fall all the way to the Bravo, sacred Karim land, Narduan, searching Tawaku. for you. بدۆزنەوە Something happened at the spire. درشتەک ڕوویدایە لە ناو سپایر ئەو شوێنە Come. I'll show you. وەرەبانی پێت نیشان بدەم ئەو مەملەکەتەکە کە لە بەش یەکەم ئێڵۆی ڕزگاری کردن What's your step? You saved us all to be sure, but we're still cleaning up the mess. ئۆکەی دەڵێ ئاگەر لە خۆبی کوڕتم شای دەکە ژنەکە دی تم شێ مەکە ئۆکەی It happened That's right our after name. the solstice. We were able to explain it away, thank the sun. Otherwise, ئەوانە خۆرپەرستن بۆی دەڵێ thank the sun دەڵێ بە سوپاسی ڕۆژەکەەوە ئەمە لە ژیاندا ماوی نوۆشتانە خۆرپەرستن چۆن کاتی خۆشی کورد ئاساس ئاگر پەرست و ماگر پەرستوانە ئەو ستاچویان دروست کردیە پەیکەرییان لە بۆ ئاڵۆی دروست کردیە one night, for less than شەوێک half a minute, it glowed an angry red. دەڵێ From Meridian, it looked like a trick of the lights. شەوەک But those who were closer, atop the alliance, said it could not have been a reflection. دەڵێ شەوەک ڕووناکیی سووری پێ بوو لەسەر ئەو تاوەری From that, لێرەوە we left everything just as it بینیمان was. درێمەش وازمان لێ هینە نازانین چی What do you بکەین think happened? I don't پێ know. دوایە چ ڕوویدایە نازانم The spire's supposed to send out signals, messages for the terraforming system. But Hades tried to use it to wake up ancient war machines. I was sure I got the connection to that thing. Wait here while I check it out. ئۆکەی دەڵێ ئاڵەتەن دەری ئەو تاوارانەوە دروست کرایە کە ڕوون سیگناڵتان بداتێ ئەگەر بێت و شتێک ڕووی داوی لە ناو هەیدیسی هەیدیسان سیستمی دووەم Bad feeling about this. زانی چ ڕوویدایە What? ئەو بارانەکە چەند جوانە Transmission. ئەو کۆنێکت شتێکی دەبی وەو هەر نەما ئۆکەی No, he wouldn't. He couldn't. Something was transmitted from the top of the spire. I guess I have to find a way up there. ئۆکەی دیچین سێرانە Maybe I can jump to that ledge behind me. یس بەزەحمەت پلیس دەی بچینە سەر ئەو تاوەرێ بزانی ئەو زانیاری زیاترمان بەدەستکەویتن ژیر خەری داگرێت تازە تو کردت بەس لە خۆت تێکدا ئەم چاگۆشە دایمەنە بۆ بازدانی بەکارمینەیە زۆر بە یاریەکان تێک چاگۆشە و خڕم لە تێک لە چیتن You've got a face like a thundercloud.
polecaster. I should be able to pull that crane closer. دەرێ پۆڵ کلاستەری بەکاربینە خەلە بۆ چێن دەر Looks like I can use my polecaster on that. باش بەس هاو وەرە ئۆکێ ئەو یاریدەی بە خۆت بکردکێ باشە پێت نارێ هەموو شتێک پێ نارێ بۆ حەزیش ناکەم پێم برێتن ئەها خۆشە Now, how to cross over the spire. Okay. I thought Silence was helping me when he gave me his lance. But it looks like he tricked me. Transmitted something through the spire. Did he save Hades? Why would he do that? Well, if I can figure out where he sent it, I can track him down. Hopefully the transmission node at the top will tell me. Well, doesn't look like I can keep climbing this way. Looks like this panel's ajar. Can I go up through the inside? Whoa, غير شي ده نوع بازدان أنا. ياك كفيل إذا ألوي كرديو. قاعد خوي كيا منطقي رزقا كرديو. بس ويستي تبكى. نازاين. Let's see. Access lift activated. Lucky day. Engaging maintenance configuration. The whole thing is opening up. Wonder what the Carja will make of this. أو تاوركام زور زبالة حق قوري. أوكي أول رناچة سودكية كابريا كتازة باش ذكرت. There's the note. Okay, here we go. Oh, signal kay na. Bastard. Oh, cabrera feel Oh, silence. But I'm reading mato. What about she come home? To be honest, I'm surprised it took you so long to discover my rules. You rigged the lance to steal Hades. How could you be so reckless? Reckless? You're the one who tried to purge Hades before its precious knowledge could be extracted. Extracted. The mysterious signal that woke it, for example. Or why to obtain one of those Gaia backups you've been having such a hard time finding. If you knew, why didn't you just tell me? I've been having problems of my own these past 6 months, Aloy. The difference is, I've made progress. So once your anger at my entirely necessary deception has faded, now why don't you come out here and find me in the Forbidden West and learn all that I've discovered? Oh, I'll come find you, all right. Yes. Well, the coordinates should make it simple enough. Even for you. Okay, دري من silence دري من أو بكار هنا أو هيدسن بكار هنا لبو عندك زانيار مدر هنا سودا شي جورا ما لي وقرتي وكو قبيلة كي خوي علويش عم سس واحد شي بعلوي دابو قش نيوانا كان سكوا أنا ما زاني هيدسي هنا ناو برديم بس هيدسي هنا ناو نبرديشتم so أو تاورا شي بكار هنا لبو قواسنا وهم داتا ياكل لبو Forbidden West أو شويني كناوي ياري كي تدا شوينا حرام كراوة كم so علوي داي مستمند أنت كنت تام جيني Better let Varl and Murad know what I found.
You went inside it, and it transformed, almost like the day of the battle. I can only be grateful that it's a stormy day. Few will have seen the tower change from Meridian. What did you discover? Hades. The danger didn't end here. It went into the Forbidden West. And I have to follow. دڵێ سیگنالەکە چتە Forbidden West. That can be difficult. The West is called forbidden for a reason. دڵێ ڕۆژاوا پێی دەوترێ Forbidden ینی حرامکراوە لەبەر هۆکارێک کە حرامکراوە نایبێت. They allow no trespassers past its border. دڵێ ناگەرن کەس بستە سەر حدودەکەیان. Under the Sun King of Ard, a fragile peace has been negotiated. دڵێ مە ڕێک کەوتوینێکی کەس نەچینەکەن The یەکتر. next embassy will take place in a day or two on the edge of the frontier. Were you to attend the gathering under his auspices? دڵێ بەڵام ئەمە Tanak might grant right کۆسڵخانەکمان هەیە لە بینیان. instead of hunting you and attacking on sight. Great, just what I need. More killers. لەو قۆسڵخانەی دەتوانن قسەیان لەگەڵ بکەم ئەتوو بگوازنەوە بەبێ شەڕشت بدبنە Forbidden. Aloy, it's good to see you. ئاڤاتە ئەو کاورێنەی You ئاڤات. left in such haste. We never had a chance to properly thank you. Can we show the champion the spear now? Please? Eat him in. Please, Quiet. please باوە لێم گەرە واقسە لەگە ئەوەی ڕستمەشێگە بگرم. Decorum usually calls for a ceremony of offering at the palace, but I thought you would prefer a less formal occasion. Bring them, please. Avad, this is all very kind, but I... Who's it? Vanasha. Quick. Better hand them over before she runs ئەکەی off دەڵێ again. مە هاتین ڕێزەکرد لێ بگرین وەکو سێرەمۆنیەک سپاست دەکەین کاتی خۆیمەت پاراستیە بۆ یەش هەندێک کەلوپەلیت پێ دەدەین بە خاتو ئەیلۆی سۆ ئەیلۆی کسرا ئەوەیان جارێ ناتوانین بڵێن خاتون دەڵێن خاتوو ئەوە قاموسی Try منە it on. قاموسی منەوە هەیە خاتوو لۆکتانە خاتون لۆ ژنانە سۆ It's beautiful. Yes, On it's behalf of beautiful. all the citizens of the Sundom, may these tokens remind you of our eternal gratitude. Okay, دڵێ وەکو سپاسێک لێ ماوەەر بگرێ زۆر سپاس ئێستا لێم گەڕێن بچمە Forbidden West تکەیە پێویستە بچمە Forbidden West. Perhaps you'd like to spend more time with your friends. Okay, دڵێم Come speak to me when you're ready to depart. کات دەدەم قسە لەگەڵ هاوڕێیەکانت بکەم. I need to attach the master override to my new spear. Should be a workbench around here I can use. Shipments continue to arrive weekly. Okay, workbench. Where's workbench? Looks like a memorial. Honoring those who fell in the Battle of the Elite. Lots of brave people defended this place from Hades. Okay, پێویستمان بە workbench شوێنێکی تاوەکو ئەو ئەشیای نوێی وەرمان گرتیە لەگەڵ ئەشیاکانی خۆمان تێکەڵیکەین ئیستفادەی لێ بکەین. Yes, please, workbench. Where are you, workbench? لەولایە workbench. Excuse me, بەعەجەلەمە ئیشمەیان دەمێ بتان پارێزم تکەیە ڕێم بکەم. There, the workbench. Okay, there we go. بزاین بەخۆی دیکە یاخود پێمان ئەمە بیکەین. ڕاستە spare upgrade. Okay, the spare کەمان upgrade کەین. Install the master override a new model. Build override. Okay, kinetic energy. Okay, master override installed. Plus, something new. حركة معنا زيادة بوا. Release energy. Resonator. Modify your speed. Talk to your friends. Optional. Thanks to the هاوڕێیەکان بکەی بەڵام optional. Savior, the orb remains untouched, as per Blameless Murad's instructions. Pěčkej na blanku.
statue of me? تازە دەبینیتن New. با دوان تەماشایەکی بکەینە پێشەوە پەیکەرەکەی Guess I should be flattered by the statue. It feels wrong. Especially when my job's only half done. Okay. Aloy, are you finished with your friends, or do you need more time? Time to go. پێویستە بڕۆین. I better get going. And if I'm headed west, it sounds like I'll need rite of passage from the Tenakth, as you said. Okay, دەڵێت پێویستە ڕێگایەکم بۆ بدۆزیەوە لە تنافی تاوەکو Past the Daunt, the canyon that marks the western توش شەڕنم لەگەڵ جەماعەتی Forbidden You'll find West. the fortress of Barren Light at its farthest edge. The embassy will take place just beyond its gates. Okay, قوسڵخانەکەمان لەوەیە. A long march, a fortnight on foot. A couple of days hard riding should get us there. Actually, it might be better to rest here tonight. Head out in the morning. Of course. I'll arrange it. Okay, دەڵێ ئەمە شۆ لێرە دەبین بەیانی دەڕۆین. دەرێ شەوەکت پێدەچی ئەگەر بە پێیان بڕۆی. ئەگەر بە ئەسپ و شتیش بڕۆی ئەس درم ئەسب بەو مەشینانەش بڕۆی سەرەتی دەگەیە. شتی قۆڕ نەکەن ها یەکسە بنون دەی برادر و برادر ناخوا ئۆکەی خەوی لەکەتەوە یاڵا ئێڵای چوت بڕۆ بنون دەی شتی قۆڕ نەکەن نەو شتی قۆڕ دەڕبی لێدا گوتی ئەو بەتەنێ ڕۆی گوتی بە ئەو دەنوین سپێن دەڕێن سپێنە ژێکسە بەتەنێ ڕۆی ئەوانە هەم سکرینشۆت دەکەم دەخۆم گۆرانێکەش زۆر خۆشە جێ بگرن نازانم جە کۆپیڕایتی لەدا لە ڤیدیۆکەمیان تاس پێ دەکەم ئەو بیابانەکەیە ئەوان شەڕیوانە زۆر خۆشە بەسەریان دەکەی وەکو تاوەرێکینە زۆر خۆشە لێرەش دەڵێن هەیە وەکو ساید میشن هەیە زۆر گەورەیە دنیاکە زایاڕێن بەفر دەبارین واو دەبی لێ بگرە قڵەچیوانە باژێن بەفرین زۆرم حەز دێم Horizon Forbidden
وست بە فەرمی دەستمان بەیارێکی کرد لە پاش دوو پارتی اوكي گەیشتینە Sparks to steel. Never seen anyone use one of those to get around. دەڵێ هەرگیز نەفرەک نەدیتێت زۆرە مەشینەی باش بوو. Yes, I mean usually, but not today. Not yet. And why is that? Well, the Daunt. The whole valley. It's infested with machines. دەتانەمانە بەکاربینم دەڵێ نەخێر لەبەرەوەی لە خوارێ مەشینەی زۆری لێم. I can handle machines. من چێشم نییە من ئەنتەر دەتانم بیان کوژم. Strict orders not to operate until the whistle down at Chainscrape sounds the all clear. Look. دەڵێم ئەمرم پێکرا کەرێ نەگەڕم کەس بستە خوار. I'll crank that car down myself if I have to. Well, but then who would crank it back up? Fine. ئابۆ عینادە ئاڵۆیە شتان نازانم. Though, should anyone ask, it might be best to say you forced me. I see smoke, but not a lot of activity. Smoke's Fast travel. probably coming from something the machines wrecked. As for the quiet, well, there's a work stoppage in effect because of all the fuss. What sort of machines are causing the trouble? Just look Nasty around. ones, and lots of them. Bristlebacks, they're called. The strangeness is, they're not native to the Daunt. Just showed up, all of a sudden. No hunters to kill them? Well, we've got hunters, just none that want to cross Ulvent. Boss of Chainscrape. اوكي دەڵێ fast travel وەرگرتیە so زین توانین بەکاری بین fast travel بەس fast travelەکە لە چیان لەرا چیانە fast travel survivor یا خۆدەوەیە پێم وابی لێرێ هەنتەرەکە ئەوە هیچ deep the trapperish okay bye okay Bash. He is self-appointed. Work stoppage was his idea. Yeah, well, I'm just passing through. Got an embassy to attend. You should have said. That ain't gonna happen no time soon. What are you talking about? Okay, دەڵێ لە قۆنسوڵخانەکەن ناتان تێنا قۆنسوڵخانەکەی. That's your answer. Who is that? Karja's son priest. Cranked him down yesterday, about an hour before the machine trouble started. He's a very important man, or so he says. That embassy at Barren Light, he's the one supposed to run it. دەڵێ کەسێکی زۆر تاو نییە توێ قسە لەگەی بکەی ئەو بدواستەوە لە بۆ فۆر بدنوەرسی بەس کەسێکی زۆر مەزبوط نییە. Okay, ئەوڕێن پێم وابی لێرە پارتیەکەم کوتا پێ بین باشم. Do as I say immediately. The Sun King himself shall hear of your insolence. Thanks to you, I was forced to spend the night shivering in the tent, exposed to attack. I might have died. Oh, me you refuse to transport, but not this... What? This Nora girl? This savage? Besides, scallywag. Wadis. That's Aloy. Studious Wadis. Aloy, you know, savior of Meridian. Really? نازانێ بە ئێڵۆیە. Well, هاوی that lessens the بالفەقیری. insult, I suppose. I came here for the embassy at Barren Light. Way I hear it, so did you. Well, not with the valley infested.
And so did Ahriman. Proclaim the Sun Priests most precious and worthy of safekeeping. See? سيحلق بالك ما كتانيا دم بسمه بري. I shall head to Barren Light when the captain of the Vanguard tells me the way is clear. طلع مش دسمه من در بلام رجع كبر ماشين. So. Fine. Captain's a friend of mine, you know. The captain is the nasum. Where is Erend? Erend the Reminds me chandra. to someone a little more action, a little less scroll. در دماغ صدقك كم توزك action تلبي نك كشتي بخينتو أوندا. Studious Wadis sent Aaron and another vanguard out at daybreak to clear the way. Okay, دلنا. Erend شو رجعك. Valley then? Yeah, said they check the ruins on the left bank for tracks. Take it from there. Okay. I hear there's a work stoppage. Any way to upgrade my gear? I'll bet the smith and chain scrape would let you use his workbench. As for the bristlebacks, you might want to craft some acid arrows. Hitting their canisters with those will take them down quick. Thanks. I'll find Erend and I'll bring him back. Hey! Where are you going? What? To the top of the ridge. To wait in safety. Sorry. Operators under strict orders. No passengers till the whistle blows, right? That's right. Best start cranking. أو ديوي هلا. ديوي بستو السنة يلج لخواري أو وش أو ماشينانا باكاتو. بتصورهم كاتا ديمو. I will find Erend and I will help clear a path. دري إيرني دوز مو. No more excuses. Barren Light. Embassy. ديمو Such كنت. be the will of the sun. ديمو كنت. Trust me. اوكي ئاڕێن خۆشەویستم ئەوش لێرە کورتایی بە پارتەکەمان دێنین تا پارت سێم چاتان ماز دەکەم زۆر سپاس دکات دگمێن لایک دەبیر نەکەن سبسکرایب چنەڵەکە تاوکەستە نەتاکردیم خودەتان لەگەڵ